سڵاوتان لێبێ خۆشەویستان جارێکی تریش لە بەرنامەی کۆڤید-19 بە ئێوەی خۆشەویست گەیشتینەوە بەڵام ئەم جارە ستۆدیۆکەمان گۆڕیوە دەمانەوێت لەسەر بابەتێک قسە بکەین کە پەیوەندی هەیە بە دروستکردنی ئەم ڤاکسینەی کە بڕیار وایە دانیشتوانی زەوی لە کۆڵ ئەم پەتایە بکاتەوە وای لێ بکا بڵێن ساڵی فلان کە پەتای کۆڕۆنا هاتبوو لە کاتێکدا کە ئەم قسانە دەکرێت کۆڕۆنا بە تەواوەتی لاواز بوو بێ و ڤاکسین بە تەواوەتی لە هەموو جیهاندا بڵاو بێتەوە و خەڵکانێکی زۆر ئەم ڤاکسینەیان وەرگرت بێت بۆیە کاتێک کە کۆڕۆنا سەری هەڵدا لە بیدایەتی ساڵی 2000 لە کۆتایی 2019 و سەرەتای ساڵی 2020ەوە ئاواتەکان هیواکان هەمووی بۆ ئەوە بوو زوو دەرمانێک یان ڤاکسینێک ئامادە بکرێ بۆی بتوانرێ کەمترین خەڵک بەم پەتایە زەرمەند بن کەمترین گیان لە دەستدان هەبێ و پەتاکەش ژیان بگەڕێنێتەوە بۆ دۆخی ئاسایی و هاوڵاتیانی گۆی زەوی بتوانن جارێکتر بە ئازادانە گەشتەکانیان بکەن ئەو خۆشی و ئەو پلانانەی کە لە ژیانیانەدانناوە جێبەجێ بکەن بەڵام بەداخەوە دروستکردنی ڤاکسین کاتی ویست کە ئەمەش لە ڕووی زانستیەوە شتێکی چاوەڕوانکراو بوو چونکە هیچ ڤاکسینێک نەبووە لە کەمتر لە ساڵێک دروست بکرێ و ئەپروف بکرێ و بچێتە بواری جێبەجێکردنەوە و بدرێتە کەسانێک بۆ ئەوەی خۆیان بپارێزن و تووشی ئەم ڤایرەسە نەبن و لە ئەنجامیشدا ڤایرەسەکە بەرەبەرە کەم بێتەوە و خەڵکەکان لەم پەتایە نەجاتیان بێت بەڵام بە شێوەیەکی سەرسوڕهێنەرانە بۆمان دەرکەوت کە ئەم ڤاکسینە پاش ئەوەی کە چەند کۆمپانیایەک بڕوانامەیان پێدرا یان ڤاکسینەکەیان تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بوو گەیشتە ئەوەی کە مەسەلەن بڵێ لە 90 بۆ 95 سەرکەوتون و سەلامەتن ئەتوانن هاوڵاتیان یان هاونیشتمانیان یان هاوجیهانیان بەکاری بێنن دەرچوو ڕەوتێک پەیدا بووە یان قسە و قسەڵۆکێک لە ناو خەڵکان پەیدا بووە کە ئەم ڤایرەسان نەک هەروەرناگرن ئەم ڤاکسینە ببوورە نەک هەروەرناگرن بەڵکو خەریکە بزوتنەوەی وای بۆ دروستە بێت دژی ئەم ڤایرەسە خەڵکێک هەیە بێ ئەوەی هیچ زانیاریەکی هەبێ ڤایرەسەکە وەرناگرێ دەڵێم ئەم ڤاکسینەکە وەرناگرێت دەڵێ من ئەم ڤاکسینە لای من دەستێکی تێدایە یان باوەڕم پێی نییە لەوانەیە ئەم کەسە لە ڕووی پلەی زانستیشەوە ئاستێکی بەرزی هەبێ بۆیە پرسیارەکە ئێستا لەم بەم شێوەیە ئایا ئەگەر هات و ڤاکسین هات تۆ ئامادەی وەری بگری ئێمە باسی ئەوە دەکەین ئایا مەترسیەکانی ئەم ڤاکسینە چییە چی وای لێ کردووە کە ئەم دڵڕاوچێ و ڕاڕایە دروست بێ کە هێشتا باس لە ڤاکسینێک دەکرێت کە وەرنەگیرێ نەگەیشتۆتە وڵاتی ئێمە بەڵام خەڵکی ئێمە ڕای جیاوازیان هەیە لەسەر وەرگرتنی ئەم ڤاکسینە بۆیە ئەم شەو ئەو بابەتە دەوروژێنین دوو میوانی خۆشەویست و ئازیزمان هەیە یەکێکیان دکتۆر شێروانە کە هاوڕێی هەمیشەیی بڵین بەرنامەیە و ئێستا لەگەڵمان میوانە لە ناو ستۆدیۆ دکتۆر گیان بەخێربەی سەرسەر هەروە دکتۆر هیشام یوسفیشمان لەگەڵ دەبێت پرۆفیسۆر هیشام یوسف کە ئەو پسپۆڕی بواری ڤایرەسە و زانیاری زیاترمان دەداتێ بەڵام با سەرەتا هاوکارانمان چون ڕای چەند هاوڵاتێکیان وەرگرتووە بزانین ئەوان ئایا وەڵامەکەیان چییە بێ پرسیارەکەش بەم شێوەیە ئایا ئەگەر هات و ڤاکسین هات تۆ ئامادەی ئەم ڤاکسینە لە خۆت وەربگری با پێکەوە ببینی من خۆم وەکو خۆم نەخێر لەبەرەوەی لەخوا بەزیاوێت تووشیە و نەخۆشیە نەبووم و ئامادەش نیم بەکاری بێنم بەڵام ئەوە بۆ ئەو کەسانەشە کە توش نەبوون بۆی بەرگری وەرگن دژی و ڤایرۆسە بۆچی ئامادەنیت بەکارینێ لەبەرەوەی لە خۆمەوە و ئاست دەکەم شتێکی سیقە پێکراو نەبێت تا ئێستا لەبەرەوەی لە زۆر شوێن پشتڕاست کراوەتەوە کە ئەم شتە دەسانەوە هەشتوانە کاریگەری خۆی هەیە بەڵام وەکو شخصی خۆم تا ئێستا بڕای پێ ناکەم ئەگەر پێویست بێ و دەوری خۆی هەبێ ئەرە وەڵڵا وەڵا بەکارهێن و سوپاسیشیانەکەم ئەی بۆ بەکارینێنین بۆ ڕزگاربوون لەم بەڵایە ئەوە داهێنانێکی مرۆڤایەتی گەورەیە بۆچی بەکارنێ بەتایبەت ئەگەر مرۆڤ دڵنیا بێ لەوەی ڤاکسینەکە ڤاکسینێکی سەرکەوتووە کێشەی دواتر کێشە بۆ مرۆڤ دروست ناکە بۆچی بەکارنێنرێ بەڵێ بە دڵنیاییەوە ئامادە بم بەکاری بێنم لەبەرەوەی ڤاکسینە و لە عالەمە دروستکراوە نسبەی لە سا 5 بۆ لە سا 6 نەجاحەتی نێناوە لە سا 95 نەجاحەتی هێناوە منیش بەکارینێنمێکی کە بەکاریێنە ئەبێ ئامادە بین کە بەکاری بێنین هەمومان دەتوانین بەکاری بێن چونچێ لە کۆتاییەکە باس لە تەندروستی دەکەین ئێمەش تەندروستی لە پێگەی یەکەمدایە لە ژیانی خۆمان باوکمەوەی کوردستانیش ڕێژەی نەخۆشی زۆر بەرزە بەڵێ بەدڵنیاوە بەکاری دێنین بەڵێ بێگومان
بەکاری دێنم لەبەر ئەوەی ژیان هەموو ئینسانێک ینی ژیان خۆشەویستە حتا ئاخیری توانای هەوڵی خۆی دەدا کە لە ژیان بەردەوام بیت و لە ژیان بمێنێتەوە ڤاکسینیشکە تووشی هەر ئینسانێک کە تووشی کۆڕۆنا دەبی هەوڵ دەدا بۆی لە ژیان بمینێتەوە کە ڤاکسینیش بۆ ئەوەیە کە لە کۆڕۆنا لەو نەخۆشیە نەجاتی بێ بێگومان بەکاری دێنێ بەڵێ ئامادەم بەکارێن بۆی پارێزراوم لەو پەتاوە لەو نەخۆشیە ئامادەم هەرێمی کوردستان ئامادە بێ مەسەن ئەو ڤاکسینە بەوێ بەرامبەر بدابەوە زۆر زوو بەکاری دێنم انشاءالله بەکاری دێنم بەڵام لە حاڵەتێکدا کەسانی پێشووتر بەکارێن نابواتە تاقیکردنەوەی لەسەر کردراپی نەوەک بخۆم بچمەک و کەسێکی تاقیکردنەوەم لەسەر بکرێتن چکە بەجددی زۆر خولیا و ئامانجم هەیە دەمەوەی پێ بگەم و جاری تەمەنیشم مایەتی باڵێ بەکارێنم لەبەرەوەی بارودۆخەکەمان ئەوەی ئەوێ بەکاری بێنی داوام لە حکوومەتی هەرێمی کوردستان بە زودرینگا و ڤاکسینەمان بۆ بێنێ ئەوەی بینیمان ڕای هاوڵاتیان بوو دکتۆر شێروان ئێستا من دەمەوێت عینی پرسیار لە تو بکەم تەمان ئێمە بە درێژایی بەرنمەکانی پێشوش کە لە کۆڤید-19 ئێمە قسەمان لەسەری دەکرد ئەو بابەتەمان جاروبار ئوروژاندووە ئەم ڕۆژ خۆت لە وۆڵی خۆت لە سوۆسیال میدیا ئەم پرسیارت کردووە یەکەم جار دەمەوێت بزانم ئەو ڕاپرسی کە خۆت لە وۆڵەکەی خۆت کرده بوو ئەنجامەکەی چی بوو و دواییش پرسیارە قورسەکە لە خۆتەکەم بەڵێ زۆر سپاس بەداخەوە هەتا ئێستاش دەتوانین بڵێن زیاتر لە نیوەی خەڵک لەگەر ئەوەی نییە ئەو ڤاکسینەی بەکار بینیتن ئەوی کە بەپی ئەو ڕاپرسیە بچووکێک برێن ئەمە کردیتم کێشەکە لەوەیدایە هەندێکیان لەو کەسانی کە ئامادەنینە ڤاکسینەکەی وەرگرن نەک کەسی ئاسایی بن کەسی پزیشکن پسپۆڕن هەیە لە بایۆلۆژی هەیە لە بایۆساتە لێرەش ئەمن ئەوەی دەگەڕێت بەڕای تۆ ینی پرسیارە لێکردنەوە بزانی سەبەب چیەکەوان چەندین نامەم بۆ هاتێتەوان ئەو ماوەی چەندین ڤیددیۆ هاتێت چەندی شتاتە دەتوانین بیگەڕێمە چەند هۆکارێک هۆکاری سەری چی ئەوەی کەەوە خەڵک ئەو کەسانی کە ئامادەنینە بەکاربیێنن ڕۆلی سوۆسیال میدیایە کەەوە ئەتو بەردەوام ڤیددیۆت بۆ دێتن دەری ئەوە موامەڕەکە ئەوە شتێکی خراپی لە دوایە 5G و نازام چیە بەڕاستی وە لێ دەکات تووشی زۆری لە دڵە ڕاوچێ بی خۆت دووبارە پێداچوونەوە چ پێ برێ ئەری وەریگرم یاوە نەگرم دەبی ئەوانە ڕاز بن یان ڕاست نەبن ترسێک پەیدا دەبی باشە دکتۆرجان بۆ کەسێک کە مەسەلەن ینی قسەکە با لێرە ئەو حالێ بکەین دروستکردنی ڤاکسین تایبەتمەندی و ڕێکاری زانستی ورد و دوور و لێکدانەوەی هەیە بەکارهێنانی هەیە لەسەر زیاتر لە 40-50 کەس لە فەیسی سێمەکە هەموو ئەو شەریکانە ئەوانیان کردووە بۆ کەسێکی ئاسایی کە لەوانەیە هەموو بنەماکانیان بۆ کەسێک کە لە دەرەوەی سنووری پزیشکی دابێت کە کار و میهنەکەی ئەوە نەبێ بەڵام کەسانێکی کە پزیشک بن بە ئاسانی دەتوانن بە دوای سەرەداوی بابەتەکەدا بڕۆن و بکەنە دیتێڵ و تەفاسیلی ئەو ڤاکسینە چۆن دروستکراوە هێشتانیش سوۆسیال میدیا ئەوەندە کاریگەری هەیە کە وا لەو خەڵکانش بکە کە لە پلەی زانستیە لە ئاستێکی بەرزدان بڵێ لەبەر چەند هۆکارێک شتێک هەیە ئەمە شتی نوێ هەموو کەسێ دەترسێ بە دکتۆرەوەش شتێک کە نوێ بیتن ئەوەش هۆکاری دووەمەوە ترسێک لێرە بیتن چکە ئەگە پێشتوو چەند هەزار کەسێک بەکار بینیتن لەوانەیە ئەتوش بەکاری بینی ئەوە خاڵەکە خاڵش تر کە ئەوەی بووتە زۆرێک لە گفتوگۆ نێوان دکتۆرەکان و جەماعەتی بایۆلۆجی و جەماعەتی کە دەڵێن ئەو 95 کە سەرکەوتوو دەبی ئەدی 105کەی دیکە سەرکەوتو نابی ترسەکە لەوەیدایە وەدەزان ئەو 105 سەرکەوتو نابی توش دەبی و بە شێوەشی تند و ناجێگیر و ئەمە لەو حالەتەی دەپرسن ێ باشە خۆ تووشی ڤایرۆسەکەش بی 99 سەلامەتی بە برێنداکەوان 100یان ئەتو سەلامەت نیە 103 ئێ هەمان ڕێژەیە بۆتی با توش بین بە شێوەی سروشتی ئەوە قسێ من نیە و قسەیوانە دەڵێن با توش بن بە شێوەی سروشتی و ئیشاڵە هیچ نابی و بۆ شێوێ بیلێ لەسەر ئەم بابەتە کە لە بینی هەڵبژاردننی ڤاکسین و توشبوونی سروشتی ئەویش بێگومان چوارچێوەیەکی هەیە و کە خۆشمان جەنابیشێت باشتی لێزانی بەڵام باجارێ بڕۆینە زاخۆ لەگەڵ دکتۆری شامیشە ئەو پرسیارە بکەین دکتۆرجان ئێوارە باش دەمەوێت سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم جەنابەت ئەگەر ئیشاڵڵا ڤاکسین ئەگەر ڤاکسین گەیشتە هەرێمی کوردستان و گەیشتە هەموو پارێزگاکان
تەلەفۆنێکیان بۆ کردی گوتیان بە حکمی ئیشەکەت جەنابەت لەبەرەوەی پسپۆڕیەکەت لە بواری ڤایرۆسات و ئانە و لە ناو تاقیگەی و بەردەوام کاروباری پزیشکی خۆ دەکەی پێویستە ئەو ڤاکسینە وەربگری. وەڵامی جەنابەت چییە بێ؟ ڤاکسینەکە لە خۆت دەدەی یان نە؟ بله زۆر سوپاس جنابی دکتۆر هەست و سڵاو بۆ میهوانێتەیە عزیز. زۆر سوپاس بۆ جەناب. ئەگەر ئەم بێن سەحکینێ مەترسیە vê کۆرۆنا ڤایرۆسل جیهانê çêkirî و ev ji mara mezin ya xelk tûj bîn و ev ji mara mezin ya xelk bêwefa bîn û me hemiya Kurdistanê li her cihekî hebetin êk dûwek ji hezîzê xwe giyanê xwe ji dest daye ev metirsiya berdewam û heta nûkeya berdewam li cîhanê ekîd ev vaksînê he welew vaksînekî helaye vaksînekî belez hatiye çêkirin yani ne wek vaksînê berê qonaxekî dirêj bi salan hatiye derbasbîn û heta sêftiyê wî em bizanî ku sedê sed temam e belê di van zirofa de belê ez bi xwe êk şwana bim dê yekem car vî vaksînî wergirim. بۆ زانîna cenabê me hemiya û xelkê me ku ev vaksînê hene ev ê hatî çêkirinê vî şêweyî les bi taybet qonaxa siyê بۆ çend keseka meselen Pfizer 44,000 kes taqî kirdin û Moderna teqrîben 3,000 kes testê serkiriye. Ev ji marekî kêm e. Ji ber hindê ez çê bêjim vaksîn dan معناوی کو تمام کرده آن متابعه با مرحله سی یا واکسینه تاقی کردنه همه جهان دکفتت مرحله سیه ده جبر هنده اف منظمات جهانی وکی FDA و MHRA یا بریتانی و EMA یا اوروپی کو پسند کریه اف واکسینه بیتا کار اینان و هر وصا وان کمپانیا دعوا کرینش وان حکمتا کو چه اجراءات جزائیل دیوی کمپانیه نبن چون که زانن اف واکسینه تأکید دهندک نباشی و نخوشی لی در کون بس اگر امسی بین سحکینه اف ویروس کجک او هنده بلاوه بی بله مفاعوه ام وی واکسینی ورگرین چیترترش که ام واکسینه نوگرین جناب دکتوری یعنی جنابت انشاءالله وردگری اگر گیشت ان شاء الله ان شاء الله دكتور جان دكتور شێروان بەڵێ باو پرسیارەژە تۆ بکەم ڤاکسینەکە لە خۆ دەدەی ئەگەر بکاتە هەرێمی کوردستان لەسەر چەند ئەوەی ڕادەوەستی پارامترە چەند ینی فاکتەرش ڕادەوەستن بەڵێ بەڵام ئەگەر لەو ماوەی دێت شتێکی نوێ ڕوویدا لەوانەیە ڕێی خۆم بگۆڕم با بەڕاستی ئەمە قسێ بکەین چونکە نازانین هێشتا شتەکە نوێیە بە چاوەڕوان هەموو دنیا لە چاوەڕوانە یەک لەو شتانێک کە کاگتۆریش باسی کرد وی کرد دکتۆرەکان بکەونە زۆرێک لە گومان ئەو کۆمپانیانانی ئەو ڤاکسینیان دروست کردیا لە ئێستاوە داوای حەسانەتیان کردیا کەوا نەتوانی هیچ کەسێک داوای یاسایی دژیان بنووسی و نەتوانیتن برێن زۆرێک لە زۆرەکان محاکەمەیان بکە ئەگەر هاتوو چەند زۆرێک لە ساید ئفێکدانی ئەو نیشانەی نەخوازیان ڕوویدا بۆیە کەمێک شک و گومان پەیدا بووە بەڕەئی من شتێکی زۆر باشە ئەو کە پەیدا بوو دەست پێکرا بەڵام پەلەکرایە لە بینی فایزەر و مۆدێرنا و ئۆکسفۆرد کامیان زیاتر سەرنجی ڕاکێشاوی کە لە ڕووی سەلامەتیەوە هەر سێشیانانی زۆر بیرۆکەکەیان نزیکە لێکدی دەگەر یەک کەمەک ینی جیاوازیە کەشیان مەسەن پارچەی لە RNA وەگرتیا ئەو پارچە RNA کە هاتە ناو لەشت بڵێتن ئەوە دوژمنەکە ئەوە شتەشی نەخوازرایە یان ئێمە سیستمی بەرگری چالاک کاتن و دژیوی دژەتەنی دروست کاتن و تەواو ئەوە کەیدی ئەوەی ئەتوو ڤایرۆسەکەی وەکو بڵێ وەکو قەپاغەکی بدەیە یان بێکتەرێکی بدەیە کە ئەویش با بڵێن بە هەمان شێوە سیستمی بەرگری لەشت چالاک کاتن بۆ ئەوەی دژەتەیان دروست کاتن بۆ ئەوەی بتپارێزی یەک توش نەبیە دوو ئەگەر توش بووی بە شێوەیەوە بۆی هەردوو بیرۆکە زۆر باشن تەنها هەنێک کێشە لە هەڵگرتنی هەیە بۆ نمونە ئەوە لەسەر جیاوازی ئەساسیەکان بەس با بڵێن بزەوە ئەنجا ئێمە یعنی با بگەڕێنەوە ئەگەر مەسەلەن چەند مانگێک بگەڕێنەوە پاش ینی لەگەڵ سەرەتای سەرهەڵدان و بە تایبەتی یعنی مەسەلەن جۆمان لەوە بوو کە خودی کۆڕۆنا خۆی
موامەرەیەەکە ئەوە لەلایەک لەلایەکی تر هەرزوو ئەو کەسانی کە کۆنتترۆلی ئەو کۆمپانیایان کردویان خەڵکێک باسی ئەوی دەکرد وەکو ئاماژت پێکرد 5 جنریشن ئەوە بیلگەیتسە دەوێت چیپسێک لە ناو هەموو چیپێک لە بن پێستماندانێ و پێمان بڵێ چیەکەی تەحڕکاتمانەوە بکە بۆلسۆناروی سەرۆکی برازیل ئەمڕۆ دەڵێ یعنی چاوەڕێی هەموو نەوە عشتێک بکەن حتا وابزانم وشەی تیمساحی بەکاری هێنابوو کە بزەبت یعنی ئەمانە هەمووی خۆی هەر لە بیدایەتەوە چاوەڕوانکراوە بوو بەس لەلایەکی تری شۆلانەیە کەسانێک بڵێ ئێ باشە کاکە ئێمە ئەگەر ئاوهاش دانیشین خۆ کۆڕۆنا هەرچۆنێک بێ زۆر زیاترە کوژێلەوەی کە ئەگەر خوانە خواستە ڤاکسینەکەش ئەو 150 بێ پێدوانی ینی مەسەلەن لەگەر وەکو دکتۆری شامی ژوتی لە تای تەرازوویەک دای بنی فعلا ینی مەفای و باشی ڤاکسینەکە حتمما زیاتر نابێت لە ڤایرۆسەکە خۆی بەدڵنیاییەوە وەلەو پەلەکرایە ئەمە باسی لایەنە ئەرینەکانی ئەو کۆمپانیان ئەو کارێک کە کردیتیان ئەوش ئەوەی ئەوان ئەو کەسانی کە ئوشیان کردێ یەکجار بەتوانانە دووش تەکنۆلۆژیە زۆر پێشکەوتووە بۆیە ئێستا کە بابلێن لەوانەیە ئەو هەنگاوی کە بە 3 مانگ دەکرێت لەوانەیە ئێستا بتوانانی بەیەک ماجی بکەیت دووش بیرۆکەکە لە بیرۆکەی ڤاکسینی تکیان وەرگرت نەک بیرۆکەکە دانیشت بن نوێ دروستی کەن و نوێ باڵێن داهێنانە چوا بکەن بۆیە چاوەڕوان دەکرا کەەوە ینی بەرگە کۆتایی ساڵ ئەو ڤاکسینە دروست بی ئەمن لە چاپێکەوتن کوردستان بساری یددیوەکە مایە گوتم بەو هیوایەمە و بەو پێشببینیە منەمە گەشتبینم کەەوە لەوانەیە تا ساڵێکی تر ئەو بۆ کەمتر لە ساڵەکی هەر وەکو سورێژە و با بڵێن ملەخڕە ئۆشتانە چاوەڕێت دەگەر هیچ نەبێت 2020 خبرێکی خۆش تێدا کۆتایەکە ینی ئەوم باس کردیە یددیوەکەش وەکو دۆکیمنت مایە بەڵام لەبەر ئەوەی ڤایرۆسەکە نوێیە لەبەر ئەوەی پێکوتەکە ڤاکسینەکە زۆر نوێترە چەند ڕۆژەکە بابرێن دەستیان پێکرد ئێستا ئەوڕۆ وابزانم موافقی لە بۆ مۆدرنەدرا لە ئەمریکا هەندێک زووە یعنی ئەمە بڵێن بریاری گەورە بدەین دەبێت چاوەڕوانی ئەنجامەکان بگەین بۆ چکە ئێستا مەسەن بۆ نمونە ئەمن ئەتولێکوانێنە بڵێنە ئەو هاوڵاتی ئەو بینەران تەواو ئەو ڤاکسین سەلامەتە ئەگە پاشماوەچکە خوا نەخواستە شتێک ڕوویدا دەڵێن ئەنگونەتان گوت سەلامەتن ئەمە دەڵێن بە پێی ئەو داتانێکەوە کرایە لەسەر ئەو پشکنە کە بە زۆر بەوردی کرایە باشترین زانای دنیا کردیتی لە باشترین کۆمپانیای جیهان هەتا ئێستا ینی نەکس دەتوانی بڵێ شتێکی وا ڕوونەدایە چەند کەسێک تووشی هەستیارێک بووینە ئەوانە وا چارەسەر کرانە چەند کەسێک تووشی چەند کێشەچکە بووینە ئەوانە وا چارەسەر کرانە ئەوەش چاوەڕوان کراوە چکە تەنها بە ئەو شتێ زیاد کەم نەک ڤاکسین بەس ئەتو نیدڵە چلەیەکە چی بدە وەرە 10,000 کەسی بینە نیدڵی لێدا لەوانەیە بێهۆش بی و زەختیدا بەزی و ینی بکەوتە ئەو گۆڕی ئەوم بە چای خۆم دیتە پێش ئەوەی دەرمان لێ درێتن زۆر ئەوشتە لە پێش چامە ڕووداە ئەنی مەرز نییە بابەتەکە ڤاکسینەکەبی ئەو یەک دوو ئەو مادانی لەگە ڤاکسینەکە ئەوان ترسناکەن خەڵکیش چاوەڕێیەکە ینی سیاسەتمەدار و دەسەڵاتدارەکان ئەم ینی بە تایبەتی وڵاتانی دنیا بۆ نمونێ ئێستا لە کاتێکی ئەم پێکەوە قسانەکەین ئەو بنیامین ناتانیاهۆیە سەرۆکوەزیرانی ئیسرائیلە و هاتووە دانیشتووە و چاوەڕێیەکە ڤاکسینەکە ینی ئاوکە هاوکارانم پێم دەڵێن ڤاکسینەکەشی وەرگرت و هەتا ئێستاش هیچ گۆڕانکاریەک لە ینی یەکسەر ماسکەکەشی دانا دکتۆر شێوانەوە بێت ئەگە بۆ زۆرەی بەو خێراییەی بەرگری دروست نابیتن ئەکیید بەس ئەوە وەکو دڵناییەکە لە بۆ هاوڵاتیانی وڵاتی خۆکەوە ئەمن وەرم گرتیا دوێنێش مایک پێنس وەریگرت جێگریگان کە دوشەمەش یەکەم ڕۆژی دەوامی ئەم هەفتەیە جۆ بایدنی سەرۆکی تازاڵ بژێراویش ئەوی ژوەریەگرێ بێگومان ئەو ماسکەکەی گەڕاندەوە باش بوو بێگومان ئەم پیشاندانە بە شێوەی پەبلیک بە شێوەی کە خەڵک ببینێ لەوانەیە هەروەکو ئاماژەم پێکرد ئەگەر بەهماکان ئەم ڤاکسینە مەترسیەکیشی هەبێ مەترسیەکەی کەمترە لە مەترسی کۆڕۆنا خۆی بەڵێ بنیابین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل پێشکەمێک ڤاکسینی کۆڤید-19 وەرگرت ئێستاش دووبارە ماسکەکەشی وەرگرتووە کە ئەو شتەیدا بێگومان وانێکی تێدا هەیە کە لە ڕووی زانستیۆ بەڵێ وایە تەنانەت دەگەر ڤاکسینی ژوەرگری ئەبێ ماوەیەکی باش هەر ماسک بەستی چونکە دوایی باز دەکەین کە بە چەندی ینی ئیفێکتەکەی ئەوەش ڤاکسینەکە پیشانی بەڵێ لە ڕێی کامێراکانەوە پیشانی هەموو کەسێک ددا کە ئەوە ڤیاڵی یان شوشەی ڤاکسینەکە بوو کە بنیامین ناتانیاهۆ وەریگرت بڵێ
دکتۆر هیشام با پرسیارەکە ئەمجارە بۆ جەنابەت ئەگەر ئێمە پرسیار بکەین و ئەگەر هات و وتەی سەرۆکی بەرازیل هەروەکو شتێکی پێکەنی ناویش باس بکەین تا ئێستا لە مێژووی ڤاکسینەکاندا هیچ ڤاکسینێک هەبووە خوانە خواستە مرۆڤێک شێوەی وەکو تیمساح لێبێ یان وەکۆی باسی لێوە دەکرێ ئافرەت ڕیشی و ڕدێنی بێ و مووی لێبێتە دەرەوە بە ڤاکسینەکە و ببێتە کەسێک وەکو پیاوی لێبێ وەکو نێری لێبێ و ئایا کەسێک هەبوو ڤاکسین لە خۆی وەرگێ ببێتە سوپەرمان و یعنی شتی ئەوەی لە دەرەوەی بڵین سیفەتی مرۆڤایەتیە بێکرد بێتی؟ شتي ولا جهان نرو داوا يعني تشتي وسط شنبيه التاريخ فاكسينه بعد هر فاكسينه كشفان فاكسينه تجبري انه هاتي بكار اينان عندك سايد افكت لدركتينا تشتكي فاكسين تشتكي ني درسته هون تشتكي جوازه بو سيستم برجريه كيف نافلشيدا فتشبتن عندك سايد افكتك ان عندك اختلاطات تشيبن اف اختلاطات جورا يعني تشينابن مثلا القال فاكسينا فايزر مديد كان كسكي نوعك انافيلاكسس حساسيه بوانا تشيبي اوانا بخو باك جراوند وانا جورك حساسيه هبي ان القال حالات فاكسينا مودرن دسي شلالت فيشال بالسي تشيبي افادي تشيبت يعني نوكا مشكله جهاني ومشكله فان كومبانيا القال فان انجندان فان فاكسينا بتايبات فايزر وموديرنا واسترازينيكا ادفيتن بشتي دوزا دوي نزيكي صحة بينجي روجا اف منظمات الجهاني وكي FDA بديف تشونك دي هابتن يعني امد بجني شورت بسايد افكت بيريد اند لونج سايد بيريد سايد افكت او تشل حتى صحة بينجي روجا دي ديار بتن كا چه اختلاطات في فاكسيني هنا وبشتي هنجب چندكا چكو اوان FDA و MHRI و EMI في تويت هين شو وقت نخوشيكي جران او نباش الهر كسا كي فاكسين دركت اوان فيتو هيا وكيجبري نو كالجلجلك درمانا تشيبي رأسا في فاكسيني براوستينن والديف تشونك الديف دهابتن فهر فاكسينه كي وكهر درمانه كي سايد افكتت هين بس وكي ما قلتي في وقتي دا الجل في فيروس كوجاك اف سايد افكتها حتى انه كان نقدر كاتينا وسط كو مطرسيبن كو في فاكسيني راوستينا واگر ام بين صحكيني كو اف جوازيتنا بين في فاكسينا دا جوازيت هاي نكمات ناحيه تكنولوجيا تشكرنا ام ماسنجر ار ان اي فيروس يا فايزر وموديرنا ناحيه مناعيبه ابا فاكسينا كي بتونترا وبتر برجريه بيزت كت احتمالا اف برگریا هنی دوام ببد بو نبو سالك احتمالا بو سالا بمينتن چكو جور تحفيز سيستم مناعي جوازه اش كونفنشنال فاكسينات بري چونكو انتي بوديا تشيت تي هيلبر سيل تشيت كتن و سايتوتوكسيك تي سيل تحفيزت كتو ناتشرال كيلر سيل تحفيزت كتن بس ام بين سحكيني كو كيش فاكسين بو كيش دولتي گنجايه اگر ام سحكينه جهاني فاكسينا استرازينيكا نوكا 3 مليار جرعه يهاتي كرينج في فاكسينه وهيش مرحله سيه تمام نبيه فاكسينا نوفا فاكسيا امريكي تقريبا مليار و300 مليون جرعه يهاتي نكرينه يعني ام بين سحكينه طلبيه سرفايزر وموديرنا تقريبا مرتبه 4 ام بينجيه چونكو لوجيستيكال اف فيروس هانيل قال هندك دولات فقير وكي يتمنى گنجتن اجبلي هنجيش كو فيرو كو بهايوان يجرانا فاف فيروسات انه كالجهاني حمي جورا اكش ايك فرقترش نحيا لوجستيفا وش نحيا مناعيفا دەست خۆش بێ دکتۆر جان ئەوە کە ئێستا جەنابەت ئێستا باسی لە کۆمپانیەکانت کرد ئێمەش لێرە هاوکارانم گرافیکی چەند حاضر کردووە لە بینی فایزەر و مۆدێرنا بزانین ڤاکسینی کامیان لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی وەکو دکتۆری شامیش باسی کرد با بزانین خۆی یعنی ڕۆڵی ڤاکسینەکە بەم شێوەیە کە لە وێنەکە دەیبینن
بەرەنگاربوونەوەیە یان شەڕکردنە لەسەر لەگەڵ بڵاوبوونەوەی زیاتری ڤایرەسەکە واتە بە هیچ شێوەیەک چارەسەر نییە بەڵکو ڕێگایەکە بۆ ئەوەی کە ئێمە خۆمانی پێپارێزین بۆ ئەوەی کە بڵاو نەبێتەوە. ئەو دوو کۆمپانیایی کە پێش چەند ڕۆژێک یان بڵین لە سەرەتای ئەم مانگۆ کە بە شێوەیەکی زۆر باش چوونە پێشەوە لە کۆتایی مانگی 11یان بڵین ئەو دوو کۆمپانیای بوون کە فایزەر و بایۆنتیکی ینی فایزەری ئەمریکی و بایۆنتیکی ئەڵمانی لەگەڵ شەریکەی مۆدێرنا بوون ئەمانەوتیان ئێمە کاکە ئێمە تقریبان ڤاکسینەکەمان تاقی کردوێتەوە مەرحەلەی سێمان بڕیوەکەوەی کە دکتۆری شام و دکتۆر شێروانیش باسییان کرد مەرحەلەی سێم چییە خەڵکێکی زۆر وەردەگرن لە ڕووی تەمەنەوە لە ڕووی بوونی نەخۆشی یان نەخۆشی لە نێوان ڕەگەزەکان لە نێوان ڕەنجی پێست لە نێوان کەسێک کە لە شاخ بژی یەکێک لە شار بژی زۆر جیاوازی زۆر لەو 40-50 کەسەیە هەموو ئەم سیفەتانیان تێداە پاشەوەی کە هاتن تاقییان کردەوە دەرکەوت بەڵێ لە ڕووی ئیفیکەیسی واتە لە ڕووی ئیشکردنەوە بە ڕێژەی 95 ئیشی کردووە یان بە ڕێژێکی زۆر زیاتر ئیش دەکات بەرگریەکە دروست دەکات بەڵام بەشی دووەمی کە سەلامەتیەکەیەتی وتیان کاکە بە ڕێژەی 95 سەلامەتە یعنی کەواتە ئەوە هەردوو کۆمپانیا ئەوهایان گوت چەند ڕۆژێکیان بین بوو بەکە بە سەعاتیان بین بوو هات بابزانین ئەنجا ئەم دوو کۆمپانیایە لە چ شتێکدا پێک دەچن لە ڕووی دروستکردنی ڤاکسینەکان و بزانین ڤاکسینەکان لە چ ڕوویەکەوە پێک دەچن بۆ نمونە ئەگەر هاتوو ئێمە تەماشاکەین لە ڕووی بەرهەمهێنانەوە ئیسفادیان لە چی کردو دکتۆر شێروان ئەو مادە ناوەکیەکەی کە لە ڤایرەسی کۆڕۆنادا هەیە ئێماڕێنەیە هەردووچان بێگومان لەوەیانوە گرتووە هەردووچان ئیش لەسەر کوێەکەن لەسەر ئەو سپایکەکانی دەرەوە یان ترۆپی دەرەوە کە لە دەوروبەری ڤایرەسەکە هەیە ئەگەر ینی هەر لە لۆگۆ لە ئۆپنەری کۆڤید 19 شکڵی ڤایرەسەکە دیارەکە ئەو سپایکانی هەیە کاریگەری واتە چەند ئیش دەکا هەردووکیان بە ڕێژەی 95 و چەند جاریژە بێ بکوترێ ئەو کەسە دۆزیان ئەبێ جاری یەکەم بکوترێ دوای یەکیانڵە 2 هەفتە دۆزی دۆمێکیشانڵێ 4 هەفتە جاری دۆم وەردەگری و نێوانیشیان چەنە 21 بە 28 ڕۆژ کەواتە ئەمە خاڵەکانی لێکچوونی لێوان هەردوو ڤاکسینی هەردوو کۆمپانیای فایزەر و مۆدرنایە بابزانین خاڵە جیاوازیەکانیان چی ئێمە جاری پێشوش باسمان کرد کە گوتمان یەک لە ئاڵنگاریەکانی کە ڕوبەڕووی ڤاکسینی فایزەر ببێتەوە ئەوەیە شێوازی هەڵگرتنەکەیەتی چونکە پێویستی بە پلەیەکی گەرمی زۆر نزم هەیە دەگاتە نێژیکەی ناقص هەفتە کەواتە سالب هەفتە بۆ وڵاتێکی وەکو زۆر جوان دکتۆری شامیش ئاماژەی پێکەیانی تۆرە خەڵکێک لە وڵاتێکی بە نمونە ڕۆژەڵاتی ناوەڕاستوەری دکتۆر شێروانیانی لەکوێ پێیانەکە لۆجستیکە زۆر کێشەیە بەس ئەو نیە ئەو ڤاکسینەکەی بکڕی شێواز هەڵگرتنەکە لە چێن دەریدادنی ئەگە بەو شێوەی ئێمە هەمومان لەوانێ لە ماڵەوە بەڕادێکمان هەبێ وانە کە بەفرەکەشی تێدەکەی 2 ساعتێک لەوانێ بمێنێتەوە ئەنج ئەوە بێ بەڵام ئەم نوع بەڕادانە بە شێوازێکی عام لە جیهاندا هەتا ئەم ڤاکسینە نەهات بوو کەمتر ینی خەڵک هەرباسیشی لێوە دەکرد بەڵام مۆدێرنا دەڵێ نەخێر ڤاکسینەکەی من لە سالب 20 بەرەو خوارەوە ینی لە 21 و ئەوانە ئیتری هیچ کێشەی نییە کە ئەمە خاڵێکی جیاوازیە لێرە قووەتێک دەداتە مۆدێرنا بە تایبەتی بۆ ئەو وڵاتانەی کە لە ڕووی تەکنۆلۆژیەوە زۆر پێشکەوتونین بۆ نمونە لە ڕێگای ئەو کۆمپانیە فڕۆکەوانانەی کە تیارەکانیان ئەو نوع ساردکەرەوەیان تێدا نیە بۆ ئێ مۆدێرنا لەمانە لە پێشترە ئەمەی تر کە مەسەلەن ئەگەر هاتوو لەو پلە گەرمیە هەڵی بگری داینی بۆ نمونە وەزارەتێک کرد وەزارەتی بۆ نمونە عێراقی فیدرال ئەگەر بیهێنێ لەناو ئەو ساردکەرەوەیش بێ ئەبێ لە ماوەی 5 ڕۆژە هەمووی تەواوکە بداتە هەموو ئەو شوێنانی کە وەریەگرنوە نیە بەڵام مۆدێرنا دەڵێ نەخێر من دەمێ لە ناو ساردکەرەوەکەی کە زۆر قورسیش نییە لە زۆربەی فڕۆکەخانەکان ئەوە هەیە لەوانەیە لە کۆمپانیەکانی فڕۆکەوانی بە ئاسانی بتوانن ئەوی بکەن بۆ ماوەی 30 ڕۆژیش وەنیا یعنی ئەتوانێت لە بنکەیەکی تەندروستی بۆ ماوەی 30 ڕۆژ بە هێواشتر بۆی تەزەخم دروست نەبێ خەڵک بە هێواشی بێمە خاڵی سری کاریگەرە لاوەچیەکان طبعا هەموو هیچ شتێک نییە کە مەسەلەن ینی وەکو تەبیعەتی ژیانی ژوایە هیچ شتێک نییە 100% باش بێ و ئەوەی تر 100% خراپ بێ بێگومان کە باشیەکی هەبێ لە بەرامبەریش خراپیەکی هەر هەیە فایزەر دەڵێ هەستیاری وەنیە هەر بۆ تێبینی لەوانەیە لەو مۆدرنش هەستیاری هەبیتن ئەتوکە هەموو مادەشێت وەرگری دەرچی بیتن ئەگەری توژبوون بە هەستیاری هەیە
بەڵام کە ڕێژەکە زیاتر بۆیە دایتیانە وابوو یەکەم جاریش کە لە ئالاسکا ئەو هەستیاریە هەست پێکرا پاژۆی کەسێک لە خۆیدا بوو لە بەریتانیاش بە هەمان شێوە بەڵام مۆدرناش لەوانەیە هەستیاری دروستکە بەڵام دەڵێ هەندێک کاریگەری لاوەکی تری هەبێ وەکو بێهێزی سەرئێشە هاولەرز دروستکە بۆ ئەو کەسە کە ئەمەش ئەگەر هاتوو بە تێڕوانینێکی زانستیانە لێ بیر بکەینەوە ئێمە کاتێککە منداڵەکانمان دەبین لە بۆ کوتان لە بنکە تەندروستیەکانی تایبەت بە کوتانی منداڵەکان دژی سوورێژە و ئەوانە پاشی کە دەهێنیەوە تەلەفۆن دەکاتەوە دەڵە دکتۆر منداڵەکەم تایل بەرز بۆتەوە پفکەیەکی سۆری لێ پەیدا بووە یان هەندێک جار کۆخەیەکی هەیە ئەمانە هەمووی بێگومان کۆمەڵک نیشانەیەکن کە ئەگەری دروستبوونی هەیە بۆیە ناتوانین بڵین لەبەر ئەوەی ئەم ڤاکسینی دژی کۆڕۆنای نوێ هەستیاری و بێهێزی و سەرئێشە و تاولەرز دەکا ئەمە ڤاکسینێکی سەرکەوتونیە یان ئەمە کێشەی تەندروستی دروست دەکات نەخێر من قسەم کردووە لەگەڵ هەندێک لە برادران لە دەرەوە ئەو پزیشکانی کە ناسیارەتی و پەیوەندیمان هەیە پێکەوە لەگەڵانە دەڵێ وەکو حاڵی ڤاکسینێکی تر ڕۆژی پاشتر لەوانێ نەختێک گەرمام هەبێ یان تۆزێک بێهێز بم یان تۆزێک سرم بێشێ بەس ڕۆژی پاش ئەوە هیچ کێشەیەک نامێنێت کە ئەمانە هەمووی لەوانێ بە پاراستۆڵێک حل بکرێ خاڵی جیاوازیەکی تریان چییە دەڵێت چی مەسەلەن ئێمە وتمان کە بڵین تاکید لە چی دەکەنەوە بۆ نمونە پێکوتەی یەکەمی فایزەر بڵین ئەمڕۆ وەربگری ئەبێ پاش 21 ڕۆژی تر پێکوتەی دووەم وەرگریتەوە ئەمە پێوترێکی بوستەر بۆ تەقوێکردنەوە نیە پرسیار لێرە سەر هەڵدەدا باشە ئەو کەسەی کە کوتان وەرەگرێ هیتر تاوا ماسکێکە فڕێبان نەخێر هەردوو کۆمپانیا لەسەر ئەوە کۆکن کە هەتا تۆ پێکوتەکان بە تەواوەتی وەرەگری وەکو ئەوی فایزەر پاش 21 ڕۆژی دووەم وەردەگری هی مۆدرناش 28 ڕۆژ وەردەگری بەڵام هەتا 40 ڕۆژ تۆ هەرێ بەردەوام ماسکی خۆت ببەستی تەنها لە پێکوتەکانیان فەرقیان هەیە لە ڕوئی دووەمیان ئەجینا لە ڕۆژدا جیاوازیانی جینا هەر ئەبێت تۆ ماسکەکەی خۆت ببەستی ئەوە لە ئێستاوە پەیامێکە بۆ ئەوەی کە ئێمە لەسەر ئەو نقطەیە بمێنینەوە بەس ئەگە مەزار خاڵک ئێستا لەوانەیە بینێت بێ باشە تازەم لۆم ڤاکسین وەگرمەگە هەر ماسکەکە ببینێتن بابەتەکە لەوەی دانیە بابەتەکە لەوەیدا کە ڕێژەی 170 جیهان وەریگرن ئەو هەینێکە بەرگری کۆمەڵ پێدا دەبیتن هەینێکە با بڵێن پێویستمان بە نە بە ڤاکسین دەبنێت لەوانەیە یانش لە بوستەردۆز و نە پێویستمە بە ماسکم بۆیە بەڵێ ئێستا ماسکەکەی بەکاردێنین بەڵام پاشماوە چکە کە ژمارەی 1000 زۆر خەڵک وەریگرت و یان توش بچابەوە پێویستمان پێ نابێتن بڵێن ڤاکسینیش بەگرم ماسکیش دەکەنێم هەرمەچی نەکرد ئێوەیە ڕاستە بەس ینی خۆشی هەتا ئیش دەکا و هەتا خانەکان خۆیان کۆپی دەکەن و ئەوانە وایە ئەگەر لە دکتۆر هیشان بپرسینەوە دەربارەی دروستبوونی بەرگری لەش دکتۆر جان ینی مەسەلەن بۆ نمونەیەکێ گەڵێ من با هەربینەوە سەر سەرۆکی بەرازیل دەڵێ من کە تووشی کۆڕۆنا بووم دژەتەنم دروست کردووە ئەنتیبەدیم دروست کردووە چی دیکە من پێویستم بەوە نییە کە ڤاکسینەکە وەربگرم وەڵامێک بۆ ئەو هاوڵاتیە خۆشەویستانی کە لەخوا بە زیابێ کۆڕۆناشیان گریەکی لەوانە دکتۆر شێروان کە لێرێ و چاکیش بوونەوە و کەسانێکی زۆریش لە هەموو دۆست و نزیکی هەموو یەکمان کە بەداخەوە بەشێکیشیان کۆچی دواییان کرد دژەتەنیان دروست کرده بێ پێویستەکە ڤاکسین وەربگرنەوە بله بەڕاستی نە ئەو کۆمپانیە و هەردوو ڤاکسین ئەنجام داینە و نە ئەف ئێجنسیت گەورە وەکی FDA و MHRA و EMA کۆ دەڵێن کۆ ئەو کەسی کۆرۆنا گرتی ئەبێت ڤاکسین وەرنەگرتن چونکە ئێمە دەزانین ناچرل ئینفێکشن یعنی بە کۆرۆنا ئینفێکشن چێ ئەگەر نیشانێت بچیک هەبن ئەم بێ نیشان بن حتا ئەف کەسێت کو نیشانێت وانە یعنی گەلک بە ماترسی بین و قورتال بین ئەبێت هەنێ جوورێکی بەرگریە چێتکەن ئەف بەرگریە هەنێ بەرگریەکی نەگەلەکی دوون درێژە چێت بتن بۆ چەند هەیڤەکە بمینێتن بەلێ ئەف کەسێت هەنێ چه ماترسینینە ئەگەر جارێک دیبێنە ڤاکسینکردن و بتایبەت مەسنجەر RNA ڤاکسینە هەنێ کو جارێک دی ناچرال ئیمیونیتی بەرگریە وانە یا طبیعی بهێزتر بکەتن و احتیمالە بەرگریەکە دومتر درێژ هەبتن بۆ ماوەی ساڵێکی یان پتر زیێدەتر ببتن فوات زانم کو نە کەسێکیش وان کۆمپانیا و نە منەظەماتێت جیهانی کو گوتیە ئەم وان کەسا ڤاکسین ناکین
يعني فاكسين هیچ ضررنی نبوو ئەو کەسێ حتا ئەو کەسێ ئەگەر تووشی ڤایرۆسی کۆرۆنایە بیە بەرگریاوی دێ پێستر کرد و دێ دومتر کرد ئەو ڤاکسینە هە جێوازە ئەش ڤاکسینێ دی ئەوێت مەثەلەن ئەوێت ڤێکتەرێ ئەدینۆ ڤایرۆس بکارتێنن چێت بتن ئەو کەسە ئەگەر پێش نوکە توشي ادينو فيروس بجورك انتي بودي هابتن وقت تو في فيروسي في فاكسين بدي بلوكينج تشيكتن بس الفيدر كي الافهر دو فاكسينات هنا يفريكا ماسنجر ار ان اي فهاتن تشيكن تش بلوكينج انتي بودي دي جيفانا نينا حتى شوان كسا او كاسيت كورونا هاتينا وانو ودمو هيك قرطار بين جفي كورونا والله دس خوش بكواتا يعني بيامك بو شويه كاجر هاتو يعني اكو دكتوريش اماجي بيدا اجر برخصتي ويشو برخصتي جنابشت يعني كاتك اگر نوع فيروسك هي وكوي ادينو فيروس كوتي اگر هاتو كابرا توجبو بي توبسي فاكسينك اللي لو انا برهم بري يكتري بوسنو بلان بمشي وي كل كورونا نوع هي كوتي ماسنجر ار ان اي او يعني هيك كشك دروز نابك اگر هاتو بيكوش يعني فاكسين قرتبيت شيء دجتني شي دروز كربو فاكسينك شو بقول نخير هر يكوري خوي ايش دكاو بالعكس بەرگریەکی لەوانەیە بتەوتر و باشتر دەست پێ بکە بەڵامەکو دکتۆر شێروان زۆر جوان باسی کرد کەوتی ئێشتا نازانین بەرگری دژی ئەم ڤایرەسە هەتاکەیە لە ڕووی کار ئەندامزانیەوە تۆ چ قسەیەک هەیە لەسەری باشترین توێژنەوە کە ئەم خوێندبمەوە ئەو توێژنەوە بوو کە لە یابان کرایە دەڵێتن ئەو بەرگری کە بە دژەتەنەکەیە بە دژەتەنەکەیە بە ئەنتیبەدیەکەیە بە ئایجیجیەکەیە نزیکەی لایانی کەم حوت مانگ دەخایانیتن ئەوانی کە باسییان ئەو ئەرەوە لەوانەیە هەر حوت مانگیشیان لە بین دەست بوو بێ بەڵام ئەو تەنها کلیل نییە لە بەرگریەکەی ئەمە تیسێڵمان هەیە و میمۆریسێڵمان هەیە خانێ دیترمان هەیە کەوا وەکو بڵێ پێگوترایە ئاگادار بە ئەوە دوژمنتە ئەویان بە پێی دیستان توێژینەوەکان دەڵێ بەبیری دێتەوە کەوا ئەوە دوژمنیتی بۆیە زۆرێک لە ئامادەکاری هەیە بۆ ئەوەی هێرشی داهاتوو ینی یان نێلیتن ڕووبراتن یانی زۆر زۆر بە سوچی ڕووبراتن کە ئەوەی دەشبینین ئەوەیە کە بە خۆمان دەبینین بۆ نمونە ئەمن نزیکەی مانجی کۆتایی حوت توش بووم ئەگەر بە بڕوای خۆم ئەگە بەرگریم نەبایە ئەو ماوەی لەوانە بوو دوسێ زاری کە توش باوایە بەردەوام نەخۆش دێت و لەگەلی تێکەڵاوین و هەمان ئەو هۆکاری بۆ توشبوونی یەکەمم هۆکارێکە ماوە ئەوەی کە دەشبینی لە هاوڕێیەکانی دیشمان بەمێ ئەوانەی کارمەندی تەندروستینەیان پزیشکن کە توش بووینە دەبینین زۆر بە کەمی باسی بەڵام تۆ هەر ماسک هەر دەبستی دوش دەبستم نەگیەکان ینی کەواتە تۆ ئەعتیمادە لەسەر ئەوە نییە بەس ئەو کاتی تووشش بە هەر ماسکم بەست بلوانەیە بۆ چرکەیەک چەند چرکەیەک بان بۆ خولەکێک لادرابیتن ئەو کاتە زەفەری پێ مناسە بە 100 نییە خۆ پاراستنەکەی بۆ ماسکانە بەر زۆرێکی بتن بۆیە ئەڵامەکو مۆزۆعی ئۆتۆمبیلەکەی تۆ قایشەکە هەر دەبستی وەنیە ینی خۆ تۆ حادیسە بکەی یان نەکەی دەبێت پشتێنی دڵنیایەکە هەر ببستی وەنیە ماسکەکەش هەروە بەرگری هەیە بەڵام شتێکە شێ لەکوانە بۆچی باشە ئەگەر ینی با بڵێن ڤاکسینەکە وەگریت ئایا ئەو بەرگری تو بەردەوام ئەوها بەهێز دەمینێتەوە بۆ حالەت هەیە هەمومان دکتۆرین دەزانین کاکتۆر دەزانی چەند نەخۆشیێک هەیە تووشی دەبی بەرگری زۆر کەم دەکاتەوە چەند چارەسەریەک هەیە وەردەگری بەرگریت کەم دەکاتەوە بەخۆشم نازانی کێ ئەو بەرگرێت دارەبەزی بۆیە ئەگەر بەرگریت بەهێزترکەی بە شێوازەکی وەکو با بڵێن ڤاکسین ئەوە شتە چ خراپ نییە شتە چکەش هەیە ئەمە دائیمەن باڵانس دەکەین بزانین سوود و زیان چەندە ئەگە زیانەکە بەس ئەوە بی ئەمن لە وەرگرتنی ڤاکسینەکەی کەمێک ژانە سەر و کەمێک تاو کەمێک ینی شتە چوام توش بی ئەگە هەستیاریش بی بە دەرزێک دوو دەرزی بە حەبەکی بڕواتن ئەوە زۆر زۆر سەلامەتترە لەوەی ئەمن خۆم تووشی مەترسی ئەوەی بکەم کە تووشی کۆڕۆنی بم عادەتەن خۆی چەند نامێنێتەوە ئەگەر مەسەن ڤاکسین وەگەی تووشی سەر ئێشەیەک یان شانێکیان 24 ساعتەکە هاتە 48 ساعتەکانی ئەوەی ئەمە لە ڤاکسینەکانی مادیتی تاوان ئەمن بەخۆم و وابزەم زۆر لە ئێمە شارەزایمانە لەگە ئەو ڤاکسین نوێچکەوە بەس بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی ڕۆژێک دوو ڕۆژە دەمێنێتەوە ئەنی کە دیتیتمان پاش چەند ساعتش پایدا دەبێتن لە منداڵەکان کە بنیاون پێکوتێ وەردەگرن و بە پاراستۆلەی دەڕاتن و یعنی ئەوها دڵەڕاوچەیە ناوێتم بەڵام بەڕاستی هەموو دکتۆرەکان و هەموو جەماعەتی ڤایرۆس ینی ناسەکان و جەماعەتی بایۆلۆجی ترسەشیان هەیە لەبەر ئەوەی داتاکان کەمن و نوێنە ینی لێ بە حەزەرەوە قسەی دەکەن ینی
زۆر بە دڵنیاییەوە ناتوانانی قسێ بکەیت بۆ نمونە حتا ئایا ئەوەی کە توش بووە ئەوی توش کۆڕۆنی بۆ چابیتەوە وەرگریان وەرنەگری زانایان ئەوانە کە زۆر ئاستی زانستیان زۆر بەرزە دابش بوونە سەر سێ کۆمەڵە چەندێ بەرێ وەرگریتن خۆی کە دکتۆری شەماش بێگر هیچ بڵۆکینگە ڕوونادا کەش هێدرێتن نازانم هەر ئادێ نازانی بۆ چکە چاوەڕوانی ئەوەی دەکات داتا زیاتری بەدەستکەویتن چونکو کاک دکتۆر قسەکردن لە ڕووی زانستی کەمەک زەحمەتە ئێمە دەبی ئەڤیدنسمان هەبیتن ئەڤیدنس ینی بەڵگەمان نەبیتن ئەو بەڵگانش دەبیان زانستێکی تەواو بیتن و هەر بنەمای بەڵگە زانستیەتە پزیشکیەکان کات گەورەترین بەڵگەیەتی ینی بابنێن تەمەشای داتاکان کەین و داتاکان سەرچاویان جیاوازبی ژمارەیان چەند زیاتربی بە خۆت باش دەزانی ئەم ئەگە ژماری گەورم لەبەردەست بیتن بەڕاستی هەر کاک دکتۆریش باسی کرد لەوانەیە 30,000 ژماری 30,000 40,000 لای هەندێک کەسێک زۆر بی بەس لای من زۆر نییە بەس لە بۆ 7 ملیار کەس لەگە 7 ملیاری هیچ دەکەم 7 ملیاری دانێم لەگە 30,000 لەو 7 ملیارە بەلایانی کەمەوە لەوانەیە ئێستا من نازانم بە تهدید بڵێم بەڵام لەوانێت چەند ملیۆنانێک هەبێ هەستیاریان دژی پاراستامۆڵێکی ئاسایی هەبێت کە ئێمە ڕۆژانە لەوانەیە چەندین کەس لەم شارەوەری بگرێت بۆیە ناتوانیت تۆ لەسەر 7 ملیار کەس قسام بکەیت زۆر باشە تۆزێک پرسیارێکم ماوە کە دەمەوێت لە دکتۆری شامی بکەم کە چەند هاوڵاتیەکیش ئەو پرسیارانیان بۆ ئێمە نردووە یەکەم شت دەیانێ بزان ڕەئی جەنابەت چییە لەسەر ئەم کەمبوونەوەی ئێستای کۆڕۆنای نوێ لە هەرێمی کوردستان و پاشانیش پرسیار بەشەکەی تر چییە نامێت زیاتر وەختی جەنابیشت بگرین دەمانوێت بزانین ئایا ئەو شتەی کە بوترا ڤایرەسەکە گۆڕانکاری بەسەر هاتووە بە تایبەتی لە بەریتانیا و لە ئەوروپا ینی شێوازی یان جۆرێکی تری ئەم ڤایرەسەیە لەسەر ئەو دووشتە قسەمان بۆ بکەی ئەگەر دڵنیایی تێدا بێت زۆر باشە ئەگەر خوانە خواستە حەزەریش تێدا بێ با بیزانین لە ئێستاوە زۆر سوپاس جەنابی دکتۆر هەست ڕاستی واقعی حال لە کوردستان و عێراق یعنی واقعێکی جیاوازە ئەگەر سەیر بکەین لە دەوڵەتی دراوسێ مثلا ئوردن وإيران وتركيا تقريبا توجموها زيادة بيا 3 ضعف زيادة بيا العراق ولا كردستان تقريبا 6 حتى 40 صديق كم بوا أجري تشيا يعني أجر بي لا علمي دبيت يعني خلقك زور توشي فيروسي بينا وجورك برجري تشي بيا تشبنيشان تشبينيشان بس بسيار أوا خلقي عراق وكردستان يعني جهشتونا أو مرحلة بيدلين برجري كومل يعني مناعة القطيع وابزانم يعني والله مئة بسيارة زور زحمتها چونكو إما چه داتانينن چه دراساتينينن أو يكو آية دبت أو فيروسة لكردستان وعراق توزكي بهيز بوا أو جي إما چه دراسات نينن بس أجر بي واقعي حالتي كردستان وعراق تيدايا يعني من دزانم أو حالتك مؤقتة يعني إما استازستان هاتوا استبتون نبيا بقوة نبيا يعني احتمال زستانك بقوة بيت وخلق كون ببن وديسا الفيروسية موجود بلغة ببت وش حميه جي بمترسيتر يعني زور خلق استا اگر لبيش مانجك چل الصدي خلق دمامك بكارت اينان نوكدها الصدي بكار ناينن اوجي خالك مترسية فنكمد دويت ام هشيار بين فيروس موجودة لقاح نينا هش نجهشت يما احتمال حتى هيفا 6 هيفا 7 اگر جهشت چونکو وابزانم اميدا عراقي نا فاكسينا فايزرا وموديرنا يعني اميدا عراقي وچند دولت دي فاكسينا استرازينيكا يعني چونكو حفظه في فيروسي صانعية وآسانة وبارتوي جي كيمن فأذائك يادي سرپسيارة جنابتا اش دست بيكو در كتنا في فيروسي اف فيروسا چند گرانیه کل سرهاتی نکرنه و چند جوره که در کتین هر جوره ویروسی درد کت مطرسیک چید بیل جهانه و هندک تو جینه و بلاوت کرن که آیا اف ویروس اف گهورینه جوره دی ویروسی دی چکت آن نه وکی جنابت الزانت جار عولیکا جوره ویروسی در کت اوید بجنه دی 614 جی و پشت هنگیج بری حیوه که دو جوره کی واریانت در کت ویرانتا اسپانی اوید بجنه اسپانیک توریزم فاريان وبشتي هنجل دانمارك منك كورونا فيروس دركات
و اف توجینت هلسر بین و بێدەنگ بین بەلێشیا هەمیە بهێستر اجبری چند روزکا الباشور انگلترا جورکی ویروسی بلاوه بین نزدیک 1000 کس توش بین و نزدیک الشست دورن باشور بریتانیا بلاوه بی اف ویروسی هنه نکایتیتا دراسه کرن و توجینه و انالیسیس بوتیتا چید کرن و هندک زانست بیجن مطرسی اوا اف ویروسی ها چند طفرک یل سپایک پروتین تیدا چی بی فمطرسی اوا که اف ویروسی هنه اف طفرة السبايك بروتين دي تشيبتن يعني تأثيرك اللقاحي بكتن اللقاح إيش نكتن أدبينم يعني بناحية كو أف فيروسي RNA جوري طفرات أبو تشيبتن حتى إنه كان نجهز تيوي مطرسية فبلا أم يعني توي حالته هستيريدا نبين كو أف فيروسي هاني طفرة دي تشيبتن كو اف لقاحي هاتي تشيكرن وبمليارات دولار اللي هاتينا صرف كرن دمايك بي انجام بتن فان شاء الله تشتي وصنا بتن ودمين هر اف فيروس هنه تغيير كو كل سرچينا بتن كو اف فاكسينا تشي بتن كو تاثير لنا كتن پرۆفیسۆر دکتۆر هیشام یوسف زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس بۆ بەشداربوونت لە کۆڤید 19 ئەم شەو لە زاخۆ لەگەڵمانە بووی زۆر سپاس. زۆر سپاس دکتۆر شێروان لە ڤایرەسەکە کەم بۆوە بەڵام کێشەی ینی بڵێن وتی با مەشغوڵیان کەم لەگەڵ مۆزوعی دۆلار وەنیانی لە عێراق بەس من پرسیارەکە لەوەیە ئێستاش ئەو نەخۆشانی کە ڕۆژانە دەیانبینن حسب پێ کردووە کەم بۆتەوە ینی ئەوانی کە دێن مقارنەتەن بە 2 مانگ 3 مانگ لەمەوە پێش یان تەلەفۆناتەکانی کە زۆرتر لۆمان دەهات دەربارەی نەخۆش توش بوون بە کۆڕۆنم بەش بە حاڵی خۆم لای من زۆر کەمەوە نازانم لای تۆ ئەلحەمدولیلا ژمارەکانی یەکجار کەم بوویتەوە بۆ نمونە ئەگە پێشتر 20 کەیس لە یەک ڕۆژێ بمدیت باە ئێستا لەوانەیە دووبی ئەو زۆر باشە دووش مەسەلەن لەوانە بۆ ڕۆژێ 2000 پێویستم بۆی با نەخۆشی داخلی باڵێن نەخۆشخانە بکەم ئێستا ئەلحەمدولیلا دیسان لەوانی لەو مانگە 1-2 تووشم بۆ کار نەخۆشکە بکەم ئەوانی کە دێنە لامان بۆ نمونە مەس ئەو چەند کەیسەکە بوو کە ئۆکسزیینم دەپیوان وەرە و هەستی بە توندی دەکرد و کە نەخۆشکێت تون دەدەمدیت ئۆکسزیینی حتان ئیدوان لە سەر یەکدی 99 ئەو خەبەرێکی زۆر خۆشانی ئەو یەک حتى مثلا بەڵێ ئەگەری خوێنمەین و ترسیم ئەوانشمان کە لە پشکینەکان دەرێت سو زۆر باشە بەڵام ئەو حالەتە باشە کە ئێستا تێداینا ئەمن دەترسێم کەەوە پێ دەگوترێ هدوو قبل العاصفە ینی ئەو هێمنایی پێش شەپۆلەکەی بۆیە ئێستاش خاڵمان مایە ماممان مایە پلکمان مایە داپیرەمان مایە باپیرەمان مایە توش نەبووینە برامان خوشکمان خۆ تەمەنی نەزانانی تەمەنیشانی بۆیە ینی ئەوان زۆر ئاگادار بین زۆر لە خۆبایی نەبین ئەنی ئەوە شتەچی وەکو دکتۆری شامی ژووتی بەڕاستی ئەوەی خەڵک ئێستا ماسک کەم دەبەست بڵێ زۆر کەم دەبەست ئەم بە ئیجباری پێ دەڵێم کاکە ماسکەکەت بەستە ئەو زەوەرجۆی دکتۆر نما نییە هیچ نی ئەوڕۆ زۆر باشە ئەو ژمارانە باشن دڵخۆشکردن بەڵام نای ببتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەمە زۆر ینی لادێن لەسەر ڕێنمایەکان ئەوە خاڵەچکەش زانست سەلماندی کەوا دەتوانیتن بەرگری لە مرۆڤایەتی بکاتن بۆیە تکایە بە هەمومان بە شێوازە زانستیانەکە بیرکەینەوە بە شێوازە زانستیانەکە ینی برێن لەسەر ئەو ڕێچکەی بڕۆین قسەکەی ناوی دڵت بکەم چارەسەری لا کۆڵانەکان نەبوو کە کۆڕۆنای کەم کردەوە بە شێوازێکی تر چارەسەری شتی خوڕافی و سحری نەبوو کە وای کرد کە ڕێژەیەکی کەمتر گیان لە دەست بدەن دەمیست بڵێ سیر و پیازەکە نەبوو ئەو غەرغەرەکە نەبوو خۆپارێزی بەشێکی زۆر لە هاوڵاتیان بوو توشبوونێکی زۆرە بوونەکە و ڤاکسینیش هەواڵەکی یەکجار خۆشە چاوەڕوان دەکەین ئەوەیە ئەنجامەکانی سەرکەوتوانە بیتن ئینشاءالله. دکتۆر شێروان ڕەحمان ئەشەل زۆر سپاس دەکەین بە ڕێزت و هەمووکو مامۆستای زانکۆ ئەمەکو پزیشکی پسپۆڕی بواری هەنا و کارەندامزانی کە ئازیەتماندای ئەم شەو لە ستۆدیۆ لەگەڵمان بووین. خۆشەویستان دەمەوێت لەسەر ڤاکسین دووبارە ئەو پەیامە بگەێنین. ڤاکسین ڕاستە بە شێوازێکی زۆر خێرا لە چاوەکو مێژووی ڤاکسین تەمەشا بکرێ زۆر خێراتر لەبەر پێویستی لەبەر ئەوەی کە کۆڕۆنا تەنجی بە هەموو دنیا هەڵچنیوە و خەڵکێکی زۆر کۆچی دواییان کرد بەم ڤایرەسە خەڵکێکی زۆری لە ناوبرد ئێستاش دەڵێنەوە ئەوەی کە لەوانێ لە ڤاکسینەکە
جێی مەترسی بێ زۆر زۆر کەمترە لەو مەترسی کە ڤایرەسەکە وەکو خۆی هێتی و لەسەر بڵاوبوونەوەیە و هەروەها ڤاکسین دەمەوێت ئەوەش ڕابگەێنم ڤاکسین واتە پێکوتە بە شێوازێکی نێودەوڵەتی مامەڵە لەگەڵ وڵاتان دەکرێت لەگەڵ دەوڵەتان دەکرێت بۆ نمونە ئەگەر هاتو ئێمە بمانێت ڤاکسین بەدەستمان بگا دەبێت حکوومەتی فیدرالی عێراقی بیکڕێ و بەشی هەرێمی کوردستان بدە کە بەداخەوە کێشەی سیاسی زۆر ناخۆش ئابووری لە بینی عێراق و هەرێمی کوردستان لە چەند مانجی ڕابرد و چەند ڕۆژی ڕابرد چەند ساڵی ڕابرد دووش بینیمانە هیوادارین لەمەیاندا لە ڤاکسینەکەیان دەپاژۆی کە عێراق ڤاکسینەکەی بەدەست دەکەوێت بە شێوەیەکی یەکسانی و عەدالەت بەشی هەرێمی کوردستان بنێرێ و بە هیچ بڕوا بە هیچ پڕۆپاگەندەیەک مەکەن کە پێمان بڵێ لە بازاڕی ئازادیان کەسێک بتوانێت بچێت لە دەرەوە ڤاکسینەکە بێنێ شتیوە دەت ئەگەر بڵین ئەستەمیش نەبێ زۆر زۆر زەحمەتە هیوادارم هەموو لایەکتان هەر سەلامت بن بەردەوام بن تکایە لە بەستنی ماسکەکان هێشتا کاتی ئەوە نییە بگەڕێنەوە بۆ سروشتی جارانمان با هێشتا ئەگامان لە خۆمان پێ تاوەکو بە چاوی خۆمان سەرکەوتنی ڤاکسینەکان بکەین هەموو لایەکتان هەر تەندروست